الڕۆژێ بەدادێ داخی کرد بە دڵما وێستی دنیا و بم کەچی خۆی بەجێما الڕۆژێ بەدادێ داخی کرد بە دڵما وێستی دنیا و بم کەچی خۆی بەجێما منی مەغروری وێران و ڕەنجە ڕۆکێن بۆیە تا هەتایە نایبینن لەگەڵما مەجبوری خۆمە بێتەوە لەیگەڕێن بڕوا وەک بەفر بۆمە توێتەوە لەیگەڕێن بڕوا ئەزانم ڕۆژە دێتەوە لەیگەڕێن بڕوا لای جێی نابێتەوە لەیگەڕێن بڕوا ئەو کە قەدری کەسێکی باشی نەزانی منی لێرە جێهێشت و ڕۆی بەسانی پێیوا بوو بەبێ ئەو بمتاڵە ژیانێ لە بیرم کرد و نەشم هێشت بگاتە بەیانی مەجبوری خۆمە بێتەوە لەیگەڕێن بڕوا وەک بەفر بۆمە توێتەوە لەیگەڕێن بڕوا ئەزانم ڕۆژە دێتەوە لەیگەڕێن